ئەمە گریان و هاواری دایکی دیدارە بۆ لە دەستدانی کچە دووگیانەکەی و زاواکەی کە لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگەی هیزۆب کڵاوسوران لە ناحیەی چوار قورنا گیانیان لەدەستدا. ڕەوەند بەرەبەیانی 16 ئەم مانگا لە کاتی بیستنی مەرگی براکەی بە نەخۆشی شێرپەنجە لەگەڵ دیداری هاوسەری و دوو منداڵەکەی بە ناوی عەلی و ئەحمەد بەرەو هەولێر بەڕێدەکەون. بەڵام لە ڕێگادا هەموو شت پێچەوانە دەبێتەوە و ئەوەی چاوەڕێی ناکەن ڕوودەدات و ئەو برایی کە هەواڵی مەرگی دێت دەرکەوت هێشتا لە ژیاندا ماوە. بەڵام بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلەکەیان لەگەڵ ئۆتۆمبیلی بار هەڵگردا خۆیان گیان لەدەست دەدەن و دوو منداڵەکەشی بە سەختی بریندار دەبن. ئەمڕۆ لەلای من بوو ساعت 8 و خەسووی تەلەفۆنی بۆ کرد دش و برایەکە عەمری خۆی کردەوە تم دیدارگیان لەسەر خۆبە بە قوربان بۆ شێواوی بەس لەسەر خۆبە داڵێکیان وەزعی زۆر ناڕێک بوو سەری تەواو نەبوو بەس پاش ئەشیع شتمانگە لەخوا بە زیادی بەس بەرکەوتنی هەبوو بەس کاکە ڕەوەند ئامۆزاکەم ئەو جانی دەستدای بە خۆی بەخێزانی و تەڕەفی ئەو لاش سیارەکە بەرزە هیچی لێ نهاتی ئەو. تەرمی دیدار لە زێدی خۆی لە چوار قورنە بە خاک سپێردرا و تەرمی هاوسەرەکەشی لە گۆڕستانی کەس نەزان لە هەولێر بە خاک سپێردرا. ئەم بەیانیە نزیکی ساعت 9 دوو تەرم گەیشتنە خەستەخانە ینی کە گەیشتنە ئێرە وەفاتیان کردبووی مە نەمانەتوانی هیچی بۆ بکەین و ئێمە ڕەوانەی پزیشکی دادوەریمان کردووە و لەوە کاروبارەکانیان بۆ تاو کراوە. وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین باز لەوە دەکات کە ڕووداوەکە بەهۆی خراپی ڕێگاوبان و تیژڕەویەوە بووە و ئەوان هێڵکاری ڕووداوەکەیان وەرگرتووە. هۆکاری ڕوودانی ڕووداوەکە دیارە خراپی شەقامەکان واروەها هەمیشە تیژڕەوی شوفێران لە شەقامەکاندا بەداخەوە لە ئەنجامی ڕوودانی ڕووداوەکە دوو کەس بوونە قوربانی کە هاوسەر بوون واروەها بڵێن گیانی نەدەستدا کە هاوسەر بوون واروەها دوو منداڵیان لەگەڵ بۆ تێکیان تەمەنی 9 ساڵان و منداڵی تریان تەمەنی 2 ساڵان و بەداخەوە ئەوانیش بە سەختی بریندەر بوون. دروستبوونی ئەم جۆرە ڕووداوانە لە کاتێکدایە کە شەقامەکانی نێوانی ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەولێر و سلێمانی لە حاڵێکی خراپدانە و ڕۆژانە هاوڵاتیان دەبنە قوربانی. باخان تۆفیق NRT دەڤەری ڕاپەڕین.